بینەرانی عزیز دیارە پەیامنێرمان ئەردەڵان محەممەد لە شاری سلێمانی و لەسەر چالاکیەکی وەرچی لەگەڵمانایە. ئەردەڵان سڵاوی خوا لێبێت لەکوێی وە پێم بڵێ بەم مانگی ڕەمەزان و بە زمانی ڕۆژوو کێ خەریکی چالاکی وەرزشیە؟ بەڵێ کاک جەلال سڵاو لە ئێوە لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام و پەیامی ڕۆژیش. بەڵێ ئێستا حالیان لە یاریگای سلێمانی نێودەوڵەتی سلێمانین، ئەو یاریگای کە چەند ساڵە بێنازە لە بەڕێوەچوونی یاریەکانی خولی کوردستان و عێراق، بەڵام خۆشبەختانە بۆ یەکەم جار لە مێژووی کوردستان و عێراق ئەبینین ئەم یاریگایە وەک ئەبینن لە وێنەکاندا دیارە ئەم یاریگایە بۆ یەکەم جار دەستنیشان کرا بۆ بەڕێوەچوونی پاڵەوانیەتی تیرروکەوانی وڵاتانی عەرەب کە یەکەم جارە لە کوردستان و لە مێژووی عێراقیشە ئەم پاڵەوانێتیە ئەنجامەدرێت. من دەمە ئەو زانیاریانش بخەمە ڕوو کە ساڵی 2013 هەر لەم یاریگایە بوو بۆ یەکەم جار کە پاڵەوانیەتی تیرروکەوانی وڵاتانی عەرەب بەڕێوەچوو کە ئەمە مێژوویەکە هەم بۆ شاری سلێمانی هەم بۆ کوردستان و عێراقیش کە ئەو دوو پاڵەوانیەتیە لە شاری سلێمانی و لەم یاریگایە بەڕێوە بچێ. من دەمەوێت بۆ زیاتر زانیاری وەرگرتن لەسەر بەڕێوەچوونی پاڵەوانێتیەکە کە لەسەر ئاستی یانەکانی هەموو وڵاتانی نیشتیمانی عەرەبە لێرە بەڕێوە دەچێت. هەروەها چەند پاڵەوانێتیەکی تر کە اختیار کراوە وڵاتی عێراق دەستنیشان کراوە بە تایبەتی شاری سلێمانی، چونکە لە یاریەکەدا بەرەو پێشچوونێکی زۆر بەهێزی بەخۆی و بینیوە چەندین یاریزانی کوردی ئەم شارەش لە ڕزی هەڵبژاردەی عێراقە. من دەمێن زانیاریەکان لە زاری بەڕێز ئازاد سەفۆت ئەندام یەکێتی تیرروکەوانی عێراق و سەرۆکی یەکێتی تیرروکەوانی شاری سلێمانی بخەینە ڕوو بۆ بینەران. کاک ئازاد سوپاس بۆ ئامادەبوونت. ئەگەر پێمان بڵێیت چۆن بوو کە شاری سلێمانی دەستنیشان کرا بۆ ئەنجامدانی و پاڵەوانێتیە؟ بەڵێ سوپاسانەکەم. ئێمە پێشەکی مانگی 23 ئەندامانی یەکێتی تیرروکەوانی وڵاتانی عەرەبی هاتن لێرە کۆبوونەوەیەکیان کرد. لە کۆبوونەوەکە بە ئیتیفاقی هەمویان لەسەر داوەتی ئێمە کە وتمان ئێمە داوامان کرد کە ئێمە ئیستیضافەی پاڵەوانێتی یانەکانی وڵاتانی عەرەبی ئەکەین کە بۆ یەکەم جارە لە یەکێتی وڵاتانی عەرەبی ئەم پاڵەوانێتیە بکرێتە ئێستا نەکرا، وەکو منتەخەبات کراوە بەڵام وەکو ئەندیەکان وەکو یانەکان نەکراوە. ئەوانیش هەمویان پێیان خۆش بوو، مەبدەیەن ئیتیفاقیان کرد، بەڵام جوابی نهاییان داینەوە کە وتیان ڕەزامەندیان دەربڕی و کە پاڵەوانێتەکە لێرە ئەنجام بدرێت. بۆ ئەو مەبەستە ئێمەش هەستان بە ناردنی داوەتنامە بۆ هەموو ئیتیحادەکانی وڵاتانی عەرەبی کە بزانین چەند یانە بەشداری ئەکات بۆی لە ماوەی 40 ڕۆژێکات جوابەکان هەموو بگاتەوە بۆ ئێمە بتوانین ڤیزەشتیان بۆ تەرتیبکەین و ئامادە باش بین بۆ پاڵەوانێتەکە. بەڵێ کاک ئازاد ئەگەر پێمان بڵێیت ئەم یاریگای سلێمانیە تا چەند گونجاو بۆ بەڕێوەچوونی ئەو پاڵەوانێتە، یاخود یاریگاکەتان هەیە بۆ مەشق و تەمرینەکان و ڕاهێنانەکانی یانەکان، یاخود ئەم یاریگایە گونجاو بۆ یاریە؟ ئەم یاریگایە طبعاً بەپێی پاڵەوانێتەکان ئێستا وەکو پاڵەوانێتیانەکانی وڵاتی عەرەبی گونجاوە، بەڵام لەوانێ بۆ بەعزێک لە پاڵەوانێتی تر گونجاو نەبێ، مەساحەکەی بچووک بێ، چونکە مەسەن بۆ نمونە پاڵەوانێتی وڵاتانی جیهان ئەکرێت یاریگاکە سێ ئەوەنەی ئەم یاریگایە 164 تارگێت ڕیز کراوە لەم سەر بۆ ئەو سەر، ئەوە لەم ساحەیە جێ نابێتەوە، بەڵام بۆ ئەم پاڵەوانێتیە گونجاوە. بەڵێ وەکو یانەکانی عێراق چەند یانەی عێراق بەشدارن، خود هیچ یانەیەک لە کوردستان بەشدارە یاخود یاریزانی کورد بە تایبەتی شاری سلێمانی کە لە یاریەکەدا لە پێشەوەن هیچ یاریزانی کورد دەبیندرێت لەو یانانەی کە بەشداری پاڵەوانێتیەکەن؟ بەڵێ خۆی پاڵەوانێتەکە مەفتوحە، چونکە یەکەم جارەکرێ ئەمانەی برەوێکی پێبین بە مەفتوحیدا ئەمانە مەسە هەر وڵاتێ بە چەند یانە بەشداریەکە ئازادە، وەکو عێراق یانەکانی بەغا زیاتر یانی بەقا و شۆرتە و ئەمانە هەمی بەشداریەکەن، دیالە بەشداریەکە، سەلاحەدین بەشداریەکە، بەڵام لە کوردستان تا ئێستا تەنها یانی سلێمانیەکە بەشداریەکە، بەڵام احتیمال لە یانی تریش بەشداری بکە لەم پاڵەوانێتیە.